لەگەڵ نزیکبوونەوەی بۆنەکانی سەری ساڵی زاینی کۆمەڵەی میوانخانە و چێشتخانەکانی سلێمانی ئامادەکاریان کردووە بە پێدانی ڕێنمایی بە خاوەن میوانخانە و چێشتخانەکان و کردنەوەی شوێنە گشتی و گەشتیارەکان بە ڕووی گەشتیاراندا، هاوکات پێدانی ڕێنمایی بە گەشتیاران لە بازگە و خاڵە سنوورەکان بۆ ئەو کەسانەی سەردانی هەرێمی کوردستان دەکەن بە مەبەستی گەشتکردن و بە سەربردنی پشۆکانیان لە سەری ساڵدا. خۆشبەختانە وەکو کۆمەڵە دوو لوجنەمان هەیە کە خۆم سەرپەرشتیەکی کانەکەم ئێستا دەم خەتی سەرچنار بۆ ناوشار کەوا کۆمەڵی شوێن بەسەر ئەەکەمەوە ڕێنمایەکان لە بواری پێشوازی و میوانداری و جوانکاری بۆ بەردەمی شوێنەکانیان ئەو ڕێنمایانە ئێمە پێشکەشەکەین. کۆمەڵێکی زۆر ینی جا لە ئەوە کە بەشی هەموو شاری سلێمانی و سەیتەرە و بازگە و ئەو شوێنانە کە داوا ئەکا تەبعمان کردووە وەکو هەم تەقویمی هەڵواسین و هەم دەلیلی ڕێنمایی و هەم کارتی ئەو شوێنانە کە دەستیان بە شوێنە ناگا ئێمە ئاگادار بکەنەوە ئێمەش لایانی دەسەڵاتی ئاگادار بکەینەوە. یەکێک لە خاوەن نووسینگەکانی گەشتیاری ئەوەی خستە ڕوو بەهۆی زۆری ڕۆژانی پشۆکانی سەری ساڵەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاندبوو ڕێژەی گەشتیاران بۆ دەرەوەی هەرێمی کوردستان دوو هێندە زیادی کردووە لە ڕووی نرخ و گەشتکردنەوە. بەنسبەت ڕێژەی گەشتیارانەوە بە بۆنەی ئەم پشووی کە ڕاگەێنراوە تقریبان لە 25 مانگۆت تقریبان تاوەکو چواری یەک یان بۆ 5 ڕێژەی گەشتیاران زۆر زیاد کردووە بە تایبەت دانی لە هەرێمەوە کە سەفەرەکەم بۆ دەروەی وڵات بە پێشانەوە کەمترە. هاتنی سەری ساڵ و بۆنە نەتەواتیەکان لە جیهاندا وا دەکات ڕێژەی گەشتکردن لە جیهاندا زیاد بکات، گەشتیارانش بۆ بەسەربردنی کاتەکانیان سوود لە پشۆکانی سەری ساڵ دەبینن و زۆرترین گەشت ئەنجام دەدەن کە دەبێتە هۆی زیادکردنی جوڵەی بازرگانی و بوژانەوەی کەرتی گەشت و گوزار لە وڵاتدا. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.